هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وتەبێژی پارتی و خولی چاوەڕوانکراوی هەڵبژارنەکان لێدوانی فەرمی پارتی دیموکراتی کوردستان لەسەر زاری وتەبێژەکەی. هەروەها وتەکانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە گفتوگۆکانیدا لەگەڵ لایەنە ناوخۆی و دەرەکیەکان هیچ گومانێکی لەوەدا نەهێشتوتەوە کە پارتی داوای پێشخستن و دواخستنی هەڵبژاردن ناکات، بەڵکو مەرجی ئەو بۆ بەشداری و بەڕێوەچوونی هەڵبژارنەکان لە هەرێمی کوردستان هەڵوەشاندنەوەی بڕیاری دادگای فیدراڵیە سەبارەت بە کەمینەکان و ڕێو شوێنە بڕیار لێدراوەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق سەبارەت بەم خولەی هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستان. لە پشت ئەم مەرج و تێگەیشتنەی پارتی دیموکراتی کوردستانەوە گومانی دەستێوەردانی دەرەکی و ئەجێندا و دیزاینی پێشوەختە و لێدان لە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان هەیە. واتە ڕای پارتی ئەوەیە ئەم هەڵبژارنە بەم شێوەیە بۆ سەپاندنی ئەجێندای دەرەکی و واقعێکی نەخوازراوە بەسەر هەرێمی کوردستاندا. پارتی ڕاستەوخۆ ئاماژە بۆ ئەنجومەنی باڵای دادوەری و کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق و ئیرادە و خواستی دەوڵەتی ئێران دەکات کە دەیەوێت لە ڕێگای ئەم هەڵبژارنەوە واقعێکی نوێ لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بەگشتی بهێنێتە دی، یاخود کاریگەری ئەو دۆخ و ڕاستیە نوێیانە لەسەر هێزە وابەستەکانی خۆی کەم بکاتەوە کە تاکە هێزی باڵادەست و بە ئاشکرا لە دوای 16 ئۆکتۆبەر و 8 تەمووز و ڕووداوەکانی دوای ئەوەوە بە تایبەت لە زۆنی سەوز و هەرێمی کوردستان یەکێتیە نوێکەی بافڵ تاڵەبانیە کە بە ئاشکرا و ڕاشکاوانە بۆتە باڵێک و بەشێک لە ئێران و بەرەی مەقاومە. ئەگەر گومانەکانی پارتی بە هەندوەر بگیرێن پێویستە لەسەر چەند ئاستێک شرۆڤە و لێکدانەوەی بۆ بکەین. یەکەم لەسەر ئاستی دەستور و دامەزراوە فیدراڵیەکانی دەوڵەتی عێراق، بێ ئەوەی سیاسەتی هەڵا، سروشتی دراماتیکی کێشەکان، سروشتی ململانەکان، شکستی بنیاتی دیموکراسی تەوافقی و تایفی و پرسی گەندەڵی و دەستێوەردانی دەرەکی و ئاریشەکانی دیکە هیچیان فەرامۆش بکەین، بێ ئەوەی گرنگی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی و ئاڵوگۆڕی دەسەڵات و پێگەی هاونیشتیمانیان و ڕۆڵیان لە سیاسەتی دیموکراسیدا لە بەرچاو نەگرین. دەبێت ئەوە بزانین کە هیچ کام لەوانە نابێت لەسەر حسابی قەوارەی هەرێم و واقعی فیدراڵی عێراق بەڕێوە بچن و یەکلایی بکرێنەوە. هەر بۆیە بە تایبەت ئەگەر ئیرادەی پاوانخوازانەی هێزە عێراقیە شیعەکانی ئێستا و دۆخی سوننە لە عێراقدا بە هەند وەربگیرێن، پێویستە بۆ ئەوەی کوردیش بە دەردی سوننەی عێراق نەبرێت و هەموو خەونەکانی پێکەوە ژیانی پێگاتە و نەتەوەکانی عێراق نەکرێتە قوربانی بنیادنانەوەی دەوڵەتێکی مرکزی کە هیچ گەرانتیەکی بۆ دیموکراسی و کەمینەکان و پێگاتەکان و ئازادیە مەدەنیەکانی تێدا نیە. پێویستە زۆر بەجددی هێزە سیاسیەکانی کورد بیر لەم تێگەیشتن و گومان و مەترسی پارتی و سەرۆکی پارتی بکەنەوە و لۆژیکی ململانەی ناحەزانە و فرسەد وەرگرتن لە سیاسەتی ناوخۆدا، هەروەها باق و بریقی هەڵبژاردن وەک مەراسیمێکی دیموکراسی ڕووکەش نەیان خاتە هەڵی استراتیژی گەورەوە، چونکە لە بارودۆخێکی ئاوادا هیچ براوەیەک لە ئارادا نییە لە باشترین حاڵەتدا خەبات و قوربانیدانی مێژووی و مافی نەتەوەیەک و کۆمەڵێک دەستکەوتی استراتیژی مەزن دەکرێن بە قوربانی تەنیا گەڕێکی حکومڕانی. ئەمەش تەنیا لۆژیکی کەری دێزە نەک ئەقلانیەتی سیاسی. لە دۆخێکی واشدا تەنیا نەتەوەی کورد و سوننە و پێگاتەکانی دیکە زەرەرمەند نابن، بەڵکو خودی دەوڵەتی عێراقی نوێ کە بە قوربانی و خەباتی هەموو پێگاتەکانی عێراق بنیادنراوە کۆتایی پێدێت و دەرگاکان واڵا دەبن بەسەر شەڕ و نائارامی درێژخایەن و گەڕانەوە بۆ سەردەمێکی تاڵ و ڕەشتر لە سەردەمی ڕژێمی پێشوو. دووەم لەسەر ئاستی هەرێمایەتی و ئاسایشی ناوچەکە و ململانەی هێزە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان. لە ماستەدا و لە ئەگەری بەهەند وەرگرتنی دۆخی ململانێ و تەماحە نێودەوڵەتی و هەرێمایەتیەکاندا
لە ئەگەری بەهەندوەرگرتنی ململانەی نێوان ئێران و ئەمریکا لە ناوچەکە. بێگومان عێراق دەبێتە بەشێکی ڕاستەقینە لە زەمینەی شەڕ و یەکلاییکردنەوەی کێشەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی. ئەمەش پەلکێشکردنی هەموو عێراقە، نەک بەتەنیا هەرێمی کوردستان بۆ نێو ئەو ململانێ و شەڕە نێودەوڵەتیە چاوەڕوانکراوی کە وەک مۆتەکە باڵی بەسەر ناوچەکە و هەرێمی کوردستاندا کێشاوە. لەسەر ئاستی پرسی کورد بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتتر. ئەمە دەبێتە هۆی لە گۆڕنان و خنکاندنی هەموو خەونەکانی ئازادی نەتەوەیی لە هەر سێ پارچەکەی دیکەی کوردستاندا. لە باشترین حاڵەتدا دەبێتە هۆی داگیرکردن و دابەشبوونی ڕاستەوخۆی هەرێمی کوردستان و تەواوی ناوچە جێنا کۆکەکان بەسەر تەراتێنی ئێران و تورکیادا. لەم ئاستەشدا ئەمە خیانەتێکی مێژوویی دەبێت لە ئاسایشی ناوچەکە و بگرە ئاسایشی جیانی و پرسی کورد بە تایبەتی. سێهەم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و ژیان و ئاسایشی پێگاتەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگەرچی خەونێکی درۆزنانە بۆ خەڵکی هەرێم دروست کراوە کە تێیدا هەموو ژیان و بەختەوەری و خۆشگوزەرانی و تەنانەت مانەوەی قەوارەکەش کورد کراوەتەوە لە پرسی موچەدا. بەڵام بە هەموو ئەو ڕیسکە مێژووی و مەترسیدارانەشەوە کە باسمان کرد، عەقڵیەتی شۆڤێنی باڵادەست لە عێراق هێشتا و سەرباری ئەو هەموو پێلێداکێشانانە ئەمەشی گرنتی نەکردووە. لێرەدا زۆر بەداخەوە پێدەچێت گوتارێکی ڤۆڵگاری نیمچە باڵادەست بیەوێت و دزەی کردبێتە ڕۆحی هەمومانەوە. بێگومان بەهۆی گەندەڵی و خراپ بەڕێوەبردن و هەڵە گەورەکانی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان و لە سایی دوو یان چەند حیزب و هێزی باڵادەستدا گوتارێک دزەی کردبێت کە زۆر مای داخ و شەرمەزاریە و باز لە بەشێکی شەکەت و ماندوو لە نەتەوەیەک دەکات کە ئامادەیە شکۆی خۆی بە خەونی موچە و بژێویەکی گوایە باشتر بگۆڕێتەوە. چوارەم لۆژیکی هێز و دابەشبوونەکان و ئەگەر یان پێشنیازی چارەسەر. سەرباری هەموو ئەوەی کە ڕابردوو لە دیوێکی دیکەوە چەند ڕاستیەکی تاڵ هەن کە دەبێت بە هەند وەربگیرێن، هەر لە دۆخی پڕ لە کێشە و گەندەڵی و بێباچی و هەموو خراپیەکانی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان تا دەگات بە هێزی خۆسەپێن و کێشە بنیاتیەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار، هەر لە شەڕی ناوخۆ و ڕێکەوتنی استراتیژی و دابەشبوونی ئیقلیمی و تەراتێنی هێزی سەربازی و هەواڵگری و وڵاتانی دیکەوە، تا دەگات بەدەیان کێشەی بنیاتی دیکە، تا بە کێشەی موچەخۆران و داگیرکردنی زۆنەکان و دەست بە سەرداگرتنی سامان و داهات هەر لە موچەخۆری بندیوارەوە، تا دەنگدەری بندیوار و نەبوونی سەرژمێری و گزی و فزیە زۆرەکانی دەنگدان و هەڵبژارنەکان، هەر لە شکاندنی شکۆی هاوڵاتیانی هەرێمەوە تا دەگاتە قایم نەکردنی بنەماکانی حکومڕانی و بەڕێوەبردن و هەڵپەساردنی کێشەکان و لادانی کاتیەوە لە ژیان و سیاسەت و خۆبەڕێوەبردندا، تا دەگات بە نەبوونی دەستوری هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش نەبوونی کۆمەڵێک ڕێوشوێن و هەلومەرجی دەستوری دیکە وەک ئەنجومەنی فیدراڵی و دەیان پرس و کێشەی دیکە لە دۆخێکی ئاوادا و بە حوکمی هەموو ئەو شکست و بۆشایی و گرفت و مەترسی و خەلە لە بوونیاتی و مێژوویانە تاکە دەرچەیەک کە بیری لێ بکرێتەوە و بشێت بە شێوەیەک لە شێوەکان بەرەو کەنارێکی ئاراممان ببات، بەڕای ژووری شیکاری سیاسی تیوار بریتیە لە کۆبوونەوەی بە پەلەی هێزە سیاسیە سەرەکیەکانی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد لەسەر بانگێشتی مەسعود بارزانی یان سەرۆکی هەرێم بۆ گەیشتن بە نیمچە کۆدەنجیەک لەسەر ئەم دەرچە و نەخشە ڕێگایی خوارەوە. یەکەم هەڵپەساردنی هەموو بڕیار و ڕێوشوێنەکانی دادگای فیدراڵی و کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق پەیوەست بە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. دووەم بانگێشکردنی نەتەوەیەگرتووەکان بۆ سەرپەرشتی و دانانی ڕێوشوێن و میکانیزم و بەڕێوەبردنی هەڵبژارنێکی تا ڕادەیەک پاک و بێگەرد و مایی ڕەزامەندی هاوڵاتیان و هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. سێهەم دانانی ماوەیەکی دیاری کراو کەمتر لە ساڵێک بۆ پاڵفتەکردنی لیستی دەنگدەران و
گەرانتیکردنی لانی کەمی دادپەروەری و ڕاستی و دروستی لە پەیوەندیدا بە هەموو ڕێوشۆنەکانی دەنگدان و بەڕێوەچوونی هەڵبژارنەکانەوە تا دەگات بە ڕاگەیاندنی ئەنجامەکانی. چوارەم، دروستکردنی ئەنجومەنێکی کاتی بڕیاردەر کە بە زۆرینەی دەنگ و میکانیزمی دیموکراسی بەڕێوە دەچێت لە سەرکردەی یەکەمی هەموو لایەنە سیاسەکانی کوردستان هاوشێوەی مەجلیسی حکمی پێشوو لە عێراق. پێنجەم، ئیدارەدانی حکوومەت و دۆخی هەرێمی کوردستان لەلایەن ئەم حکوومەتە کاربەڕەکەرەی ئێستاوە لە ژێر ڕێنمایی و سەرپەرشتی ئەو ئەنجومەنەی کە دروست دەکرێت تا ئەو کاتەی کە هەڵبژاردن دەکرێت و پەرلەمان و حکوومەتی نوێ لە هەرێمی کوردستان پێک دێت و نوێنەرایەتی دیموکراتی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان دەکات بۆ چارەسەرکردنی استراتیژی هەموو کێشەکانی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستاندا. هەروەها ڕێخستنەوەی پەیوەندی هاوڵاتیان و حکوومەت و پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا و پێشکەشکردنی پڕۆژە و ڕەژنووسی دەستورێک بۆ هەرێمی کوردستان و بنیادنانەوەی ژیانی سیاسی لە هەرێم و لە عێراقدا. ئەمەش لە سایی گرێبەست و بنیاتێکی سیاسی کۆمەڵایەتیدا کە پرێنسیبە گەردونیە بنەڕەتیەکانی ژیانی سیاسی و تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان و پێگاتەکانی و نەتەوەی کورد لە بەرچاو بگرێت.